ئاشە بەناوبانگەکەی کۆیە تەمەنی لە 100 ساڵی نزیک دەبێتەوە. کوردوەتەنی ئێستاش وەکو سەعات کار دەکات. ئەم ئاشە لە ساڵی 1927 لەلایەن ئینگلیزەکانەوە هێنراوەتە شارەکە و ساڵی 1928 کەوتووەتە کار. سەرەتا ئەندازیارە بەریتانیەکان کەرەستەکان و کرێکاریشیان لەگەڵ خۆیان هێنا بوو. دواتر کرێکارێکی کورد دەبێتە وەستای ئاشەکە و کوڕ و برازاکانیشی تا ئێستا درێژەیان پێداوە. ئەو دەمی کەس لەو ئیشەی نەزانیە. وەستایان لە مووسڵینە، وەستا برایم بووە، وەستا مەحموود بوو ئەوریکا جەم لێ بۆدەن. دواوی کەمام خدر پێگەیشتووە ئەوش کارەکەی تەمان لەوان فێر بووە زانێ وردە فێر بووە تەمان بوویتە وەستایەکی کارامە بە گازی ئیشی پێ دەکەن کاروبارەکان جێبەجێ دەکەن بریتێ لە دوو هەباشان کە گەرمێ پەرچی گەرمی لێ دەکاتەوە دوایە جاڕوشە هەیە دوایە ئەو مەچینی ئاردا کە گەرمی تێ دەکەی گەرمبی جووبی ئەوە کە دەکاتە ئارد تەڵەن ئەو ئاشە شەو ڕۆژ ئیشی کرد کە جەم لێ بووە تەڵەنەکە سەعات 12 یەک ئیشی کرد دوایە لە بەیانیەوە ئیشان پێکەیتەوە بەرداوە بەڵام لە بەرۆی ئەو چەند سعاتەی ڕایانگرتێ 3 ساعتێک لەبەر ئیسلاحەتی خۆیان و کە یەکارەکە ئیسلاحەتە چەندکردیە دوهاتینە بەرداو بوونیچە ئیش کرد. ئاشەکەی مام خدر یەکێکە لە سیماکانی شاری کۆیە کە دەکەوێتە نزیک قشڵەی کۆیەوە و 94 ساڵ لەمەوبەر لەلایەن کۆمپانیای ڕیستونی بەریتانیەوە هێنراوەتە شارەکە. زانا کوڕی مام خدری ئاشەوان دەڵێت ئێستا لە عێراق ئەم جۆرە ئاشە نەماوە و پێشتر لە کۆندا دانەیەک لە بەغداد و یەکێکی تر لە هەولێر هەبوون. لە دوای ئاشی ئاو ئەم ئاشەی مام خدر دەستی بەکار کردووە و کە لە کۆندا پێیان وتووە ئاشی ئاگر. ساعت 6 بۆ 7 ئێرە دەکەینەوە بەدەگمەن دەبینێنەوە تا 2 سێدەنا تا 11-12 دەبینێنەوە هەموو ڕۆژانە هەتا ڕۆژی هەینی شکراوەیە بەڕەوەی خەڵکانێک دێ هەینی مەجای هەیە ئەگەر ئێمە لێرە نەبینی شەکەی لۆ جێبەجێ ناکرێ هەینیان دێ ئیش خۆی دەکاتن بە ڕێک پێچیش خەڵکی جێبەجێ. پێشتر لە سەردەمی مام خدری باوکمدا جاری وا هەبوو 4 تا 5 مانگە ئاشەکە نەکوژراوەتەوە بەڵام ئێستا بەهۆی هاتنی ئارد و برنج و پێداویستیەکانی دیکە لە دەرەوە پێشکەوتنی تەکنەلۆژیا لە بەرهەمێناندا ئاشەکە کەمتر کار دەکات. بە درێژایی ئەم ساڵانە ئاشەکەی مام خدر خزمەتێکی گەورەی بە خەڵکی کۆیە و دەوروبەری کردووە بۆتە سەوارێکی جوانی شارەکە و گەشتیارێکی زۆریش ڕووی تێدەکەن.